وشەی دایک شتێکە کە وەسفی ناکرێت تاکو ئێستا مرۆڤ نەیتوانێت وشەیەک دروستکە کە خۆشەویستی دایکی پێ بسەلمێنرێ و یعنی وشەی دایک گەورەترین وشەیە کە بە ئاسانی لەسەر دەمی مرۆڤەکان هێتە دەرەوە زۆر کەسێ قەدری دایک نازانێت بەڵام دایک ئەو کەسەیە کە خوا لە ئاسمانەوە بۆ تۆی نردووە ئەو باشتە گەورەیەش کە هەیە کردوێت ژێرپەی ئەوە ئەگەر بەگەر نازای ئەو نەبێت تەنانەت تۆ ناتوانانی بۆنی بەهاشتیش بکەیت ئەگەر بۆ لە حەزەیەک دایکە بگەڕێتەوە چی پێ ئەڵێ بەس تەنیا بتوانم بۆنی بکەم و لە باوشم بکە زیاتر نە و لێرە شەواڵم 14 ساڵ بێدایکی نەمتوانی هیچ هەنگاوێک بەرەو پێشەوە بنێم و لە بێدایکی خۆمە هەموو کەسەکانم بوو بە دوژمن و ئەگەر دایکیش نەبێ هیچ دۆستێکی نابێ ئەگەر دایک نەبێ ینی هەموو کەسەکانت پشتی لێەکەن ئەوەشی پاڵپشتی بێ لە ژیانە تەنیا دایکە قەڵایەکە بۆ هەموو ئینسانەکان بۆیە قەدری دایک بزان دایک ئەو نە پشکۆلە نیەکەیەوە ئابیری لێەکەنەوە هەرچەندیش وەسفی بکەی ناتوانانی تەواوی بکەیت جا شارێکی جوانی ژێ ئەڵێ هۆدای گیانبێرە خەوم چاوم بێت تۆ نابینایە مناڵ بووم بۆ تۆ گریان ئێستا شەگریم ئەڵێمدایە کاتی بەیانیانی جێژن هەروە ئەزانم جارانە کە کاتی هۆشم دێتەوە دایکی من لە گۆڕستانە هیوادارم دایکی خۆتان خۆش